دارین اش احزاب میل کردی یکی که خرخوب کنه یک دما به کرد ورگرن دا حق ما ورگرن 140 جبه جبینن راتبت کردستان بزبرینه و موچا و کبری که لیب کنه و کورد تنیا به یک بون و یک گرتن دتوانه سر که و موافقه خویی به دست بینه به تایبت که استال باشوری کردستان که دیگه یکی زور گرینگه بو کردان لهمو لگشت ولاته کام چهار پارتی کردستان. پێش ئەوەی حکوومەتی عێراق مافمان بدا پێویستە کورد یەک سەرەتایەک ڕێزی خۆی بپارێزی دۆم خۆی داوای مافەکانی خۆی بکاتن بە دڵنیاییەوە هیچ کاتێک ماف نادرێ ماف دەسەندرێ بۆیە پێویستە سەرکردە سیاسەکانی کورد سەرتا بە یەک ڕێزی لە بەغدا داوای مافەکانی خۆی بکاتن. حەز دەکەم گەلی کورد یەکجارێک منجار بۆ خۆی یەک دەست بن حتا کەس هیچ وڵاتێک نەتوانی بۆمان هیچ کێشێکی دروستکە ئەگەر ناو خۆمان یەک بووین ئەو وەختی هەموو شتێکمان بۆ ئاسان دەبێت.